ئەو جووتێکە لە کلۆسەرەکان و ئەمەش مۆزایکی سوورە ئەمانە نێرن سەرن ئەمانە کلۆسەرن کاکەجان ئەمەش پێ ئەوترێ دۆیچە هاوبە ئەمە کڵاو لەسەرن هەردووشیان نێرن ئەمانش هەنێ لە سوورەکانن کە پێیان ئەوترێ شیمل یاخود ئاگری پێیان لای خۆمان ئارن ئەمانش دۆی چاوبەی بڵێن کڵاوەسەری ئەڵمانی زەردن ئەوە بێ کڵاوەسەرە بڵێن بێ کڵاوە خەنینی خۆ من ئەمانەش هەنێ لە کلۆستەرەکانن ئەمانە مێنجیان کردبوونەتەوە ئەمانە مێن هەنێکیشیان بەکارەوێت نازانم دەرکەوێیان نا ئەمانەش مێن مۆزاییکی مێن ئەمانەش هاتسە ڕۆڵەن ئەمانە هاتسە ڕۆڵەن ئەڵمانینەوانیش ئەو مێکانن چوار مێیە ئەوانەش هەمووی نێرن ئەمانەش سکۆچەکانن با ڕسمی سکۆچەکانی ئەمەش سکۆچەکانن ئەمە سکۆچەکانن با دەرچۆنەوە ئەمە دوو منشنەشی تایە ئەوە سکۆچەکانن ئەمانەش سوورن ئەمانەش سوورن سووری تۆخن ئەمانەش هەنێک لە ئەوەش هەنێک لە کلۆسەرەکانن ئەمەش مێی مۆزاییکن
ئەمە شوێنێکی کە لە کلۆستەرەکانن. ئەمەجا عینی شوێنێکی کە لە کلۆستەرەکانن. ئەمانی خواریشەوە هەنێشی کڵاو لەسەری تایە، هەنێکیشی زەد لە تیادین بە زۆربەی مێرن. ئەمیش بە هەر لە دوورەوە بیان بینی بە سەریەکەوە و ئاوا بگرین. کاکە سەعات دەی شەوە لێرە جۆرە کارمانی کاکە. ئەمە جۆرەی تێرەکان بچینێتەوە ئەم